بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان میدیاکاران و ڕۆژنامەنووسانی خۆشەویست سەرەتا دەمەوێ بۆ ئامادەبوونتان لە کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان لە شاری هەولێر سپاستان بکەم کە ڕووماڵی ڕووداوەکانی کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەریتان لە زمانی خۆمانەوە کرد. ئەمە مصداقەتی ئەوە زیاترەکە بە تەئکید و سپاسی پەرۆشیتانەکەم بۆ بەتەگەوەبوونی ئەم ڕووداوە گەورەیە کە بەنسبەت کۆمەڵی دادگەری کوردستانەوە کۆنگرەی پێنجێکێک بوو لە هەرە کاریگەرترین و گەورەترین ڕووداوەکانی 4 ساڵی ڕابردوو کە لە ئێستادا لە شاری هەولێر بە سەرکەوتوانە بەڕێوە برد. لە کاتژمێر 4 سەر لە ئێوارەی ئەمڕۆ کۆنگرا بەڕەسمی بە خوێندنەوەی بەلاغی کۆتایی بەکارەکانی خۆی هێنا و سەرجەم ئەو بڕگە و بابەتانەی کە پێویست بوو تێدا تاوتوێ بکرێن و ئەو پرۆسانەی تێدا بەڕێوە ببرێن و ئەو هەڵبژاردنانەی کە تێدا ئەنجام بدرێن ئەنجام دران. سپاس بۆ خوا، سپاس بۆ ئەندامانی کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری کوردستان و کۆنگرە توانی وەڵامی ئەو هەموو چاوەڕوانیان نەبداتەوە کلەی دەکرا لەبارەی خۆسازکردن بۆ 4 ساڵی داهاتوو و بۆ بەشداری کارای ئەو پرۆسە سیاسیانەی کە لەو 4 ساڵەدا دێنە گۆڕێ. کۆمەڵی دادگەری کوردستان لەم کۆنگرەیدا پلانی خۆی تاوتوێ کردەوە، بڕیاری لێداوە و ئینشاءڵڵا میکانیزمی گونجایی بۆ دەدۆزێتەوە. ئەنجومەنی سەرکردایەتی هەڵبژێردراوی کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری کوردستان بەرپرسیارە لەوەی بە میکانیزمێکی گونجاو بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەو ڕاستپارد و بڕیارانەی کە لە کۆنگرە کەوتونەتەوە لە بەلاغی کۆتاییدا هاتوون جێبەجێ بکات بۆ ئەوەی کە وەڵامگۆی ئەو خواست و داواکاریانە بێ کە هەم ئەندامانی کۆمەڵی دادگەری کوردستان لی چاوەڕوان دەکەن، هەم کۆمەڵانی خەڵکی کوردستان و ڕایگشتی لە هەرێمی کوردستان لی چاوەڕوان دەکەن. بەڕێزان، کۆتا بڕگەشت تاوتوێی بڕگە و مادەکانی پێڕەوی ناوخۆی کۆمەڵی دادگەری کوردستان بوو کە بە سەرکەوتوانە بەڕێوە برا. زۆرترین پرسیارێک کە لە ئێمە کرابێ ئایا تاوتوێی ناوی کۆمەڵی دادگەری کوردستان کراوە، ئێستا ناوی ئەم هێزە چیە؟ بەڵێ، ناوی ئەم هێزەوە کۆی ماوەتەوە کۆمەڵی دادگەری کوردستان. بەڵام چەند پێشنیاری خراونەتە بەردەم سەرکردایەتی داهاتووی کۆمەڵی دادگەری کوردستان ئەو بە پێی کاتی خۆی وە پێی میکانیزمی گونجاو قسە و باسییان لێوە کاوە دەستکراوەیە بەوەی لە هەر ساتێکدا هەم لەبارەی هەر پێشات و بەرگەیکی پەیڕەوی ناوخۆوە بڕیاری گونجاو دەربکە بە دوو لە سەرسەی دەنگەکانی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان.